بێگومان لە ژیانی دنیادا ئینسان زۆرجار تووشی کێشە و مشکیلە دەبێت، تووشی ناخۆشی و ناڕەحەتی دەبێت، بەڵام زۆر جار هۆکارەکان خۆمانین. بۆیە ئەگەر پێت خۆشە، ئەگەر دەتەوێت لە ئیش و کارەکانتدا سەرکەوتوو بی، ئەگەر پێت خۆشە ئیشەکانت، کارەکانت، ئامانجەکانت، خەونەکانت، ئاواتەکانت سەرکەوتوو بێ، ئەو خاڵەی پێغەمبەری خوا تەطبیقە صلی الله عليه وسلم، ئەو ئامۆژگاری تەطبیقە کە دەیفەرموو ئیستەعینوا على إنجاح الحوائج بالكتمان فإن كل ذي نعمة محسود. ئەگەر دەتانەوێت ئیشەکانتان، پێداویستیەکانتان جێبەجێ بێت، سەرکەوتوو بێ، نەجاحەت بێنێ، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئاگادار بن شتەکانتان بشارنەوە. واتە هەندێک شتی تایبەتی خۆت هەیە بیشارەوە، بەتەمای ئیشێکی پێویست ناکە لە هەموو خەڵکیە باسیکەی، کەسابەتێکت هەیە پێویست ناکە بە خەڵکی بڵێ، بە هەموو کەسێ بڵێ ئەوەندەم دەسەکەی و ئیشەکەم باشە و ئاوایە و ئاوایە، چونکە هەموو خاوەن نیعمەتێک خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم کەسانێک هەیە حەسوودی پێ دەبن. خەڵکی وا هەیە دەمی ناوەستەیە، خێر و خۆشی نایەتە ڕێی، ئیشی نییە ئەڵێ ئیشم باشە، پارەی پێ نییە ئەڵێ پارەی چاکم پێیە، پەنا بەخوای گەورە. یاخود ڕاستەکە ئیشی باشە، پارەی باشی پێیە، بەڵام کە باسی دەکات سەرنجام پەنا بەخوا چاوی لێ ئەدرێ، خۆشی و ژیانی نامێنێت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکات هەندێک شتی تایبەتی خۆمان هەیە بیشارینەوە، بەڵام نەک پەنا بەخوا ئەوەی کە بچین درۆ بکەین، چونکە هەر کەسێک درۆ بکە خوا نەفرەتی لێەکە، خوا نەفرەتی لێەکە. کابرای پرسیارە لێکاتەوە چەند دەفتەر پارەتەی لە ماڵەوە، پێویست ناکە پێی بڵێ، پێویست ناکە ئینسان درۆیش بکات پەنا بەخوای گەورە. بۆیە ئیمامی ابن جەوزی ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ بیشارەوە، پارە و پوولەکەت بشارەوە، ڕۆشتنەکەش زۆر جار بشارەوە بۆ کوێ دەڕۆیت، بۆی سەرکەوتوو بی. جا ئینشاڵڵا ئەم خاڵە زۆر گرنگە. ئافرەتی وا دەبینی لەناو ئافرەتانە پۆز لێدا، پیاوەکەم ئەمەندە چاکە لەگەڵما، هەرچی بڵێم بۆ مەکڕێ، داوای شیری چۆلەکە بکەم بۆ مەکڕێ، دوای ماوەیە شەڕ و ئاژا و جیابوونەوە، چاوی لێدرا. بەڕێزم ئەگەر خۆشەویستیت هەیە بۆ پیاوەکەت خۆشتی ئەوێ دڵت ناشکێنێ، ئەمە با لە بینی خۆتان و لە غورفەی خەوەکە نێتە دەرەوە، با خەڵکی پێتان نەزانێ، لەوانەیە براژنەکەت، لەوانەیە براکەت، لەوانەیە کەسە نزیکەکانی خۆت پێش دوورەکە حەسوودیت پێ بەرن چاو لێ بدەن، واتان لێ بکەن نەک شیری چۆلەکە، داوای تەماتە بکەی بۆت نەکڕێ. بۆی ئاگاداری خۆت بە، پێویست ناکە ئەو خۆشەویستەی کە لە نێوان ژن و مێردا هەیە بە تایبەتی، یا ئەو شتێک کە تایبەتە بە خۆتەوە مەرج نییە هەموو کەسێک بزانێ. ئەگەر ئەتەوێت سەرکەوتوو بی، ئەتەوێت ئەو ژن و مێردایەتێ بەردەوام بێ، خۆشەویستی پیاوەکە بۆ ژنەکە، ژنەکە بۆ پیاوەکە، ئینسان پەنا بەخوا درۆ نەکات، بەڵام هەموو شتێکیش باس نەکات، چونکە سەرکەوتوو نابی. هەموو خاوەن نیعمەتێک خەڵکی حەسوودی پێ دەبات. ئەگەر ماسی دەمی خۆی بگرێ و دەمی نەکاتەوە، بە قولاب ڕاو ناکرێ، چونکە دەمی ئەکاتەوە بۆ قولابەکە ئیگرێ و کۆتایی پێدێنێ. بۆی ئینسانیش ئەگەر دەمی خۆی بگرێ، ئەو کاتە سەرکەوتوو دەبێ بە ئیزنی خوای پەروەردگار. بۆیە مەڵێ بێدڵیم ناکات، فڵان کەس باشە لەگەڵ ما، فڵان کەس ئاوهایە لەگەڵ ما، بە ئیزنی خوا ئەگەر ئەتەوێت سەرکەوتوو بی، ئەو ئیشانەی کە هەتە ئینشەڵڵا بە ئیزنی خوا بە نهێنی بیهێڵەوە لای خۆت.